سڵاتان لێبێ دەنگم باشە هاوڕێیان هیوادارم کێشەیەک لە دەنگ و ڕەنگدا نەبێ. ئەو ڕۆکە هەوڵە دەین بە شێوەیەکی نیمچە ئەکادیمیانە باس لە تێگەشتنی خۆمان بکەین سەبارەت بەو گفتوگویانەی کە هەر چەند ساڵ جارێک لە نێوان ئیسلامیەکان لەلایەک و خەڵکانی دیکە لەلایەکی دیکە و لەناو ئەو خەڵکانەدا بێگومان لەناو کەوانە هەندێک بۆچوونی کوردە ناسیۆنالیستەکانی شەیە من تێبینیم لەسەر بۆچوونی ئەوانی شەیە بێگومان هەمویان هەموو خەڵکەکە ناخەمە ناو ئەو قاڵبە. باس لەوە دەکەین ئەمڕۆ هەر 2 ساڵ جارێک هەر ساڵی جارێ هەندێک جار ساڵی 2 جار گفتوگویەکی وا لە سۆسیال مێدیاکاندا لە تەلەڤیزیۆنەکاندا ڕوئەدا ئەمە هەم خەڵکەکە مەشغوڵ دەکا هەم لایەنەکان ئیتر لە بەرامبەر یەکتریدا ڕادەوەستن یەکتری حیفز دەکەن یەکتری دەسەڕنەوە و ئەمە خۆی لە خۆیدا کێشەیەکە بە تەنیا لە ناو ئێمەدا نییە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەوجودە تەنانەت لە ئەوڕۆپاشەوە مەجبورە مەوجودە هەوڵە دەین باس لەوانە بکەین. بەڵام لەبەر ئەوەی گوتمان بە بابەتەکە نیمچە ئەکادیمی بێ وا دیارە لە باسێکی ڤیددیۆیدا مرۆڤ ناتوانیشتی ئەکادیمی باس بکە و ئەوە ئەرکی منیش نییە بەڵام ناچارم هەندێک لایەنە ئەکادیمیەکەشی باس بکەم بێگومان تێگەشتنی ئەخلاقی ئیسلامیە سیاسیەکان بۆ جلوبەرگی ژنان لێکدانەوەیەکی هەم سیاسیە یعنی سیاسی ئیسلامیە هەم کولتوریە هەم ئیدۆلۆژیە ڕنگدانەوەی دیدێکی تایبەتە بۆ کۆمەلگا کە تێیدا ڕۆلی ڕەگەزی و ئەخلاقی گشتی و ناسنامە ئاینیەکان بە تەواوەتی کۆنتڕۆڵ دەکرێن و بە شێوەیەکی ڕەمزی لە ڕێگای نیشاندەری دیار وەک جلوبەرگی ژنانەوە زۆرجار دەردەکەون و لێرەدا بەشێک لە توخمە سەرەکیەکانی ئەم تێگەیشتنە ئەخلاقیە ئەگەر بخەینە ڕوو چەندین پاساومان هەیە یەک لەوانە پاساوی ئاینیە ئیسلامیە سیاسیەکان بە شێوەیەکی تایبەت بۆچوونەکانیان لەسەر جلوبەرگی ژنان لە لێکدانەوە تایبەتیەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر محەممەددا دەیانەوێ فۆرمیلە بکەن یعنی زمینە سازی بکەن ئەوان دەڵێن جلوبەرگی بێگەرد بە قسەی ئەوان وەک حیجاب وەک نیقاب یان جۆرەکانی تری داپۆشین ئەرکێکی ئاینیە بۆ ژنان تەواو و زۆربەی جار ئاەتە سەرەکیەکان کە لێرەدا بەکاری دێنن سوورەتی نورە وابزانم 31 بۆ 34 باس لە ژنی ئیماندار دەکا کە دەبێ پەردەیەکی واتە قوماشێک بەسەر سینگیاندا بکێشن و جوانی خۆیان نیشان نەدەن جگە لە هەندێک تاکی نێری خزمیان وای دیارە باس لە باوک دەکا باس لە برا دەکا باس لە مام دەکا باس لە خاڵ دەکا و هەروەها سوورەتی ئەحزابمان هەیە ئەویش 33 و 59 ئەگەر هەڵەنە من پێش ئێستا تەماشام کرد کە لەسەر ناوی پێغەمبەردا دەگوترێت داوا لە ژنانی باوەڕدار بکەن کە پۆشاکەکانیان بەسەر سەری خۆیاندا بکێشن و خۆیان بەو شێوەیە ببەستنەوە. لێکدانەوەکان بێگومان جیاوازن ئیسلامیەکان مەیلیان هەیە خوێندنەوەی وشەیی یان کۆنەپەرستانە بۆ ئەم ئاەتە وەربگرن وەک بناغەیەک بۆ جێبەجێکردنی کۆدەکانی جل یعنی کۆدەکانی جل پێویستیان بەو جۆرە مەیلە هەیە و ئەمان لە ڕێگای ئەوە دەیانەوێ ئەو کۆدانەی خۆیان بەسەریاندا بسەپێن ئەوە لە بواری لایەنە ئاینیەکان و هەروەها شوناسی ئیسلامی سیاسی تا ڕادەیەک لەمە جیا ئەکرێتەوە ڕادیکاڵتر دەبێت چونکە ئیسلامی سیاسیە و ئیسلامی سیاسی بەردەوام هەم لە بەرامبەر خەڵکانی دیکەی غەیرە خۆی هەم یعنی غەیرە خۆی
ئەوانەی مسلمانن بەڵام وەکو ئەوان بیر ناکەنەوە لە کولتور و جوگرافیایەکی کە زۆربەیان مسلمانن دەژین بەڵام وەکو ئەوان بیر ناکەنەوە هەم لە بەرامبەر ئەو کولتور و جوگرافیایەیان نەی کە ئیسلامن وەکو جوگرافیای یەهودیەکان جوگرافیای مەسیحیەکان جوگرافیای بودیەکان و هەتا دوایی ئەوان لەوێدا ئیتر هەڵسوکەوتێکی تایبەتتریان هەیە ئەویش ئەوەیە هەندێک جار وەکو بڵێ ئەوە هێمایەکە ئەو جلوبەرگانایی یعنی سەرپۆش و نیقاب و هەتا دوایی ئەمە هێمایەکی خۆڕاگریەک لە بەرامبەر ناسنامەکەدا ئەوە زیاتر لە ئەوروپا بەکاری دێنن یعنی وەکو بڵێ ئەمن خۆم جیا دەکەمەوە لە تۆ ئەمن بەردەوامم لەسەر خۆڕاگری بۆیە من ئەو جلانە دەپۆشم ویانیش پیاوەکانیان بۆیە ڕیشی خۆیان بەردەدەنەوە ڕیش دەکەنە هێمایەک وا دیارە مەبەستمان لەو کەسانەیە کە بەو مەبەستە ڕیشی خۆیان بەردەدەنەوە و زۆرێک لە ئیسلامیە سیاسیەکان جلوبەرگی ژنان زیاتر لە تەقوای کەسی هێمای شوناسی ئاینی و سیاسی بۆ کۆمەلگا دەگەڕێنەوە زۆر جار لە بەرکردنی حیجابیان پۆشینی تەواوی جەستە وەک جۆرێک لە بەرەنگاربوونەوەی ئیمپریالیزمی کولتوری ڕۆژ ئاوایی لە ناوکەوانە دەڵێم و لە هەمان کاتدا لە بەرامبەر تەوژمی ئایدۆلۆژیای ئەلمانیەت سیکولاریزم ویانیش میراتە کۆمۆنیستی و چەپەکاندا بەکاردێنن ئەمە لە ئەوروپا وەکو وتم زیاتر باوە بەڵام لە شوێنی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەیە مەسەلەن پێشەوەی ڕەزەب تەیب ئەردۆغان بێتە سەردەسەڵات پێشەوەی ئاک پارتی بێتە سەردەسەڵات ئەمە لە تورکیادا لە بەرامبەر ڕژێمی ئەلمانی کەمالیستیدا ئیسلامیە سیاسیەکان و بەتایبەتیش هەم ئیخوانەکان و هەم ئەوانەی لەسەر ڕێبازی ملی و ڕژ بوون ئەمەیان دەکرد وەکو تەحەدایەک لەو چوارچێوەیەدا ئیتر مەسەلەکە لە دەقێکی ئاینی دەبێتە لێدوانێکی سیاسی بە تایبەتی لە وڵاتانەی کە تا ڕادەیەک یعنی ناڵێن ئەلمانیەت ناڵێن سیکولاریزم بەڵام یعنی مەرز نییە لە ڕووی یاساییەوە سیکولاریزم بی وەکو عراق چێ ئەڵێ وڵاتێکی سیکولاریزمە عراق وڵاتێکی سیکولاریزم نییە بەڵام بۆچوونی سیکولاریزم لەناو بەشێکی کۆمەلگادا بە تایبەتی لەناو کۆمەلگای کوردیدا زاڵە یعنی خەڵکەکە ژیانی تایبەتی خۆی لەگەڵ ژیانی گشتی جیا دەکاتەوە نایسەپێنی وەکو ئیسلامیە سیاسیەکان لەوێدا ئیسلامیە سیاسیەکان دێن ئەو دەقە ئاینیان ناویانش ئەو کولتورە کۆنەی سەحەرا بەکاردێنن دژ بەوانە و لە هەمان کاتدا خاڵی سێم کە پێویستە باسی بکەین ڕۆڵی جەندەرە لە ڕێخستنی کۆمەڵایەتیدا زۆر جار ئیسلامیەکان دیدگایەک بۆ کۆمەلگا بەرەو پێش دەبەن کە تیایدا ڕۆڵی جەندەر تەواوکەر بێت بەڵام بەڕوونی هێلکاری جیاکراوە بەکاردێنن جلوبەرگی ژنان بۆ پاراستنی ڕێکوپێکی ئەخلاقی و پاراستنی یەکەی خێزان وەک شتێکی بنەڕەتی سیر دەکەن یعنی لێرەدا ئەتوانین زیاتر ئاماژە بە ئیسلامی سیاسی کولتوری بکەین کە ئیسلامی سیاسی ئێستاکە لەگەڵ ئەو ئیسلامیە نەریتیەی کە پێشتر لە لای دایک و باوکی ئێمە هەبوو جیا دەکرێتەوە بەوەی کە ئیسلامەکەی ئێستا ئیسلامی سیاسی کولتوریە جەوهری نییە لە ناوەڕۆکدا شتێک نییە بەڵکو ئەوەیە ئەتۆ بتوانی لە ژێرناوی ڕێخستنی کۆمەلگا لە ژێرناوی پاراستنی دابوونەریتی کۆمەلگا بتوانی ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی خۆت فەرز بکەیت و لە بۆ هەندێک ئەڵێن ئەتۆ باوەڕت بە ئیسلام هەیە یان نا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بێگومان پێ دەڵێن بەڵام هەوڵ بدەن لە فلان شوێن و لە فلان شوێن حیجاب بپۆشە ئەتۆ ئەگەر بە ڕۆژیش نەبووی ئەوە چەند جار مەسەلەن من
خۆم خستۆتە قالبی ئەوانە چوومەتە ناو ئەو کۆمەڵگەیانە لە ئەوروپا بە تایبەتی ئیسلامی تورکیەکان ئیسلامیە عەرەبیەکان حتا کوردیەکانیش بە منی شتێکی وایەن پێیگوتوم بە ڕۆژیان بە ڕۆژینی گوتومە بە ڕۆژینی گوتیان باشە بە ڕۆژینی ڕێزمان هەیە هەر کەسێک ئازادە بەڵام هەوڵ بدە لەناو خەڵکدا مەڵی بە ڕۆژین نیشان بدە کە ئەتۆ بە ڕۆژی ویانیش ئەگەر چێ سەر قەبران لە کاتی تازیەدا لە کاتی فلاندا ئەتۆش دەستی خۆتوا لێ بکە وەکو بڵێ ئەتۆ کەسێکی ئیمانداری و دوعا دەخوێنی تێگەی لێرەدا ئەم ئیسلامیە ناسنامەیەکی زیاتر تەماشا دەکەین لایەنە کللتوریەکەی دەخاتە پێش هەڵسوکەوتی پیاوان هەندێک جار وەک کۆنتترۆل نەکراو یان بە شێوەیەکی سروشتی شەهوەت و وێنا دەکرێت یعنی لێرەدا کێشەیەک نییە پیاوەکان چه هەس و کەوتێکیان هەیە ئیتر ڕێشی خۆی بە شێوەیەکی ڕۆژهەڵاتیان ڕۆژ ئاوایی دەتراشێ قژی خۆی جێڵی لێ ئەدا بەری ئەداتەوە قژی درێژ دەکا لول ئەدا یان سفری دەکا ئەمەیان هیچ کێشێک نییە بەڵام جلوبەرگی ژنان دەبێ بێڕەنگ بێ وەکو پێویست بخرێتە ڕوو و ئەمەش لە ژێرناوی ڕێگرتن لە ئاژاوەی کۆمەڵایەتی ویانیش بە زمانی خۆیان ڕێگرتن لە فیتنەی کۆمەڵایەتی سەیری دەکەن ئێمە بێگومان خاڵی چوارەمی نیشمان هەیە ئەتوانین باسی بکەین بەڵام باسی ناکەین چونکە ئەوە تایبەتە بە دەوڵەت و یاسا لەو شوێنانەی کە دەوڵەتەکان ئیسلامین ئیتر چۆن ئەم یاسایە جێبەجێ دەکەن کە لە ئێراندا ڕاپەڕینی ژینە ئەمینی لەگەڵ خۆی داهێنا لە پاکستان لە ئەفغانستان ببوورن بەردەوام بە تایبەتی لە کابولدا لە نێوان ژنان و پۆلیسی تالیباندا پێکدادان ڕوو ئەدا و لە شوێنێکی وەکو سعودیا هەتا دوێنێ وەکو ئێران پۆلیسی یاسای پۆلیسی ئاینی تایبەت بە یاسای جلوبەرگی ژنان لە شەقامەکان و شوێنە گشتەکاندا ڕادەوەستا و خەڵکەکەی دارکاری دەکرد بەڵام لەگەڵ هاتنی محەممەد بن سەلماندا ئەمە گۆڕانکاری بەسەردا هات ئێستا کە محەممەد بن سەلمان ئەمەی گۆڕیوە و ئەمەی گۆڕیوە ئەمە لە بۆ ئیسلامیە سیاسیە کولتوریەکانی کوردی هیچ کێشەیەک نییە تاوەکو ئێستا بەڵام لەناو کوردستاندا ئەگەر ئەمە بکرێ کێشەیەەکە لە ڕاستیدا مرکزی بابەتەکە ئەوەیە کە ئەمە بۆ لە کوردستان کێشەیە بۆ لە تورکیا کێشە نییە بۆ لە سعودیا کێشە نییە دەمانەوێت ئەو ڕۆکە باس لێ بکەین بەڵام لە کۆتاییدا دێمە سەری ئیتر ئەمانە هەمووی کۆمەڵێک بابەتن دەمانەویست ئەمڕۆکە باس لەوە بکەین کە ئەو مەسەلەیە بە تایبەتی لە بۆ ئێمەی کورد چمانایەکی هەیە چواتایەکی هەیە لێرەدا دەمانەوێ هەندێک بە کورتی بەراوردێکی هەردوو قوتابخانەی حەنەفی و شافعی بکەین یعنی ئێمە دەزانین لە ناوچە سەرەکیەکاندا لە ناوچە سەرەکیەکانی جوگرافیای ئیسلامدا چەند قوتابخانەیەک چەند مەزهەبێکمان هەیە کە جگەل لە حەنەفی و شافعی حەنبەلیمان هەیە ئەمە لە سعودیا لە قەتار بەشێکی قەتەر و ئیمارات زۆر کۆنەپەرستانە دەخدارتر دەردەکەوێتە پێش کەمترین بەکارهێنانی ئیستیدلالیکی لێکچوون یعنی قیاس بە بەراورد لەگەڵ قوتابخانەکانی تری تێدا هەیە یەک لە مەزهەبە هەرە توندەکانە بەڵام تەماشا دەکەین لە وڵاتێکی وەکو ئیمارات وەکو سعودیا بە تایبەتی لەو بارەیەوە گۆڕانکاریەکی زۆر زۆر گەورە هاتۆتە پێشەوە و ئەمە لە ڕاستیدا خۆشمان بوویان خۆشمان نەوێ لە بوارەکانی دیکەدا لە بواری فکری و ئەخلاقی و کولتوری و سیاسیدا ڕنگ بێ کێشەمان زۆر بێ لەگەڵ محەممەد بن سەلمان و لەگەڵ ئەمیرەکانی دیکەی کەندا و ئەمەیان بابەتێکی جیاوازە بەڵام ئەوان مۆتیڤێکی دیکەی ئابووریان هەیە و لە پێناوی ئەوەشدا ناچار ماون ئەو دەقە حەنبەلیە
چارەسەر بکەن و ئێستاکە سعودیا و ئیمارات پێشەنگایەتی ئەوە دەکەن هەروەکو ڕۆژانە دەبین ئەو فیستیڤاڵانەی کە لەو وڵاتانە لە سعودیا بە تایبەتی ئەنجام دەدرێن ئەمە گۆڕانکاریەکی بەرچایی بەخۆوە هێناوە هەتاوەکو مافەکانی ژنان وەکو کارکردن وەکو هاژۆتنی ئۆتۆمبیل حتا بەکارهێنانی فڕۆکە بوونە فڕۆکەوان و رشتانە پەیوەندی بەو ڕۆیایی محەممەد بن سەلمان و سعودیا هەیە کە لە دوای ساڵی 2030دا داهاتە نەوتیانی بکاتە سفر و لە جیاتی ئەمەدا داهاتی نانەوتی بخاتە پێش و ئیتر سعودیا بکاتە ناوەندێکی ئابووری و گەشتیاری جیهانی ناوەندی ئابووری و گەشتیاری جیهانی پێویستی بە چەند شتێک هەیە لەوانە حقوق دەبێت سەروەر بێ لە بۆ هەمووان چونکە ئەگەر حقوق سەروەر نەبێ ئەو کەسانێک کە داهێنان دەکەن ناتوانن ماوەیەکی دوور و درێژ کار بکەن نمونە تەماشاکە لە کوردستانی عراقدا لەبەر ئەوەی حقوق سەروەر نییە سەرمایەدارانی بیانی چۆن لێی ڕادەکەن ئەگەر سەرمایەدارێکیش بێتن ئەو سەرمایەدارانە یان سەرمایەداری زیاتر کۆمپانیای نەوت و غازن و ئەمانە ئەمریکا و بەریتانیا و ئەوانیان لە پشتەوەیانیش وڵاتێکی وەکو نەرویجیان لە پشتە کۆمپانیای دەوڵەتم زۆر بەهێزن مەسەلا هەندێک لەو کۆمپانیا ئەمریکیانە خاوەنەکانیان جەنەڕاڵەکانی پنتاگۆنن مەگەر ئەمانە بن ئەگەرنا خەڵکانی دیکە سەرمایەدارەکانی دیکە ئاسایی ناتوانن چونکە لە ڕووی قانونیەوە کەس گەڕەنتیان ناکە گەڕەنتیەکی یاسایی نییە ئەتۆ داهێنانێک دەکەی داهێنانەکەت هێشتا دەست پێ نەکردووە لیستەیەکی 20 کەسی دەدەنێ ئەڵێن لەو لیستەیەدا دوو کەسیان هەڵبژێرە و بیکە شەریکی خۆت ئەوانەش قاچیان لەسە قازداناوە هیچ شتێک ناکەن ئەتۆ ناچاری بیانکەی بە شەریکی خۆت بۆیە تەماشا دەکەین سەرمایەداران ڕادەکەن لە هەمان کادا لە بواری ئابووریدا لە پێناوی گەشە پێدانی ئابووریدا ئەتۆ پێویستت بە جۆرێک لە جۆرەکانی لیبرالیەت هەیە لیبرالیەت لە جوولانەوە لیبرالیەت لە پۆشین لیبرالیەت لە هەڵسوکەوتکردن لیبرالیەت لە بواری کللتور و بۆ ئەوەی ئەمە هەبێ و ئەتۆ سەرنجی گەشتیاران ڕابچێشی ئەتۆ ناچاری لە بواری کللتوری و مۆسیقا و فیستیڤالیشدا لیبرالبی و ئەمەش واتای ئەوە دەگەێنێ ئەو دەقا حەنبەلیانەی کە پێشتر هەبوون لە بۆ پۆشینی جلی ژنان بە تایبەتی و یانیش بەکارنەهێنانی ئەلکۆهۆڵ ئەم جۆرەشتانە لە ئارادا نەمێنن ئەگەر نائەتۆ لەمەدا سەرناکەوی بۆیە تەماشا دەکەین محەممەد بن سەلمان ئیتر بەخۆشی بێ یان بە شەق بێ ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لا دەبا و ئێمە تەماشا دەکەین لە جوگرافیایەکی وەکو تورکیا و یانیش باشووری ئاسیا هیندستان پاکستان بەنگلادێش و ئاسیای ناوەڕاست یەکێک لە کۆنترین قوتابخانەکانی ئیسلاممان هەیە ئەویش قوتابخانەی حەنەفیە قوتابخانەی حەنەفی بە بەراورد لەگەڵ حەنبەلی و شافعی قوتابخانەیەکی نەرمترە و عەقڵ زیاتر بەکاردێنێ و خۆی لەگەڵ هەڵوو مەرجەکاندا دەگونجێنێ هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەمڕۆکە لە تورکیادا ئیسلامی سیاسی بە قسە دژی ئیسرائیلە بەڵام بە کردار لەگەڵ ئیسرائیلدایە بە قسە لاینگری کللتوری ئیسلامی و ئەخلاقی ئیسلامیە بەڵام لە کرداردا تەماشا دەکەین لە ئیستانبول هەتاوەکو ئێستا شوێنەکانی لەشفرۆشتن ماوە لە هەموو شارەکاندا شوێنەکانی مەی دروستکردن زۆر بەهێزە ینی ئەو ڕاقیەی کە تورکیا بەرهەمەی دێنی لە جیهاندا لە هەمویان زیاترە ئەو ئارەقەی کە لە جیهاندا دەخولێتەوە بەشی زۆری لە تورکیادا بەرهەم دەهێنرێ و دەکرێت بە پارە و ئەمە پەیوەندی بە قوتابخانەی حەنەفی هەیە کە وەکو وتم نەرمڕەوە و بەربڵاوە
و لەگەڵ هەڵومەرزدا خۆی دەگونجێنێ و خۆی دەگۆڕێ. بەڵام ئێمە کوردەکان و لە ڕۆژهەڵاتی ئەفریقا لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاشدا وەکو ئیندونوزیا و مالیزیادا بەشێکی کەم لە مسر و لە یەمەن تەماشاکە ئەو شوێنانەی کە دیان خوێنمەوە ئەو جوگرافیانە زۆر زۆر گرنگن کە وەکو ئێمە بیر دەکەنەوە. ڕۆژهەڵاتی ئەفریقا، باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا چیچەن و میچەنەکان ببینە، ئیندونوزیا، بەشێکی مالیزیا و بەشێک لە مسر و کە و بەشەی ئیخوانەکان تایدا سەریان هەڵدا و لە یەمەنیشدا ئیتر لەوێدا مەدرسەی قوتابخانەی شافعی زاڵە و یانیش بەکاریگەرە و ئەمانە جەخت لەسەر فەرمودەکان دەکەنەوە، حەدیسەکان. هەر لە بۆ هەندێک تەماشاکەن مەلاکانی کورد، ئەمە لە کوردستانیشدا هەیە، شافعی کوردەکان شافعین وەنیە، هەر لە بۆ هەندێک تەماشاکە مەلاکانی کورد یەک شتیان هەیە، قالە قالە قالە، یعنی فەرمودەکان، باسی فەرمودەکان هەیە، قالە فلان و قالە فیسەر، قالە فلان و قالە فیسەر، هیچی دیکە نازانن. ئەوە کەچی لە مەزهەبی حەنەفی تورکیدا تەماشا دەکەین ئەمە نییە، ئەم قالە فلانە نییە، بەڵکو قالە ئەردۆغان هەیە، لەگەڵ هەڵومەرجەکەدا گۆڕانکاری بەسەردادێنی و ئەوەی دەکات. ئەمە لایەنێکە کە بۆتە بەڵایەک بەسەر کوردەکاندا، هەرچەندە کوردەکان وەکووتم بەشی زۆری کوردەکان لە بنچینەدا من پێم وایە سیکولاریانە بیر دەکەنەوە، بەڵام بەهۆی هەندێک کێشە، بەهۆی هەندێک کێشەی فکری، بەهۆی هەندێک کێشەی سیاسی و ئیدئۆلۆژی لە ناوچەکەدا ئیتر تەماشا دەکەن ڕووی کولتوری ئیسلامی سیاسی هۆمۆژەنە. هۆمۆژەنی ئیسلامی سیاسی ڕاستە، ئیسلامی سیاسی لەسەر دەسەڵات نییە، ڕاستە ئیسلامی سیاسی دەنگیش ناهێنێ لە هەڵبژاردنەکاندا، یعنی تەماشا دەکەی گەورەترین حیزبیان 2 3 4 لەمە زیاتر نییە، پاشان دەبنە 2 پارچە، پاشان دەگرنەوە، دیسە دەبنەوە 2 پارچە و پارەکانیان لەو حیزبانە وەردەگرن کە ئەوان لە هەڵبژاردندا ئەڵێن ئەمان دەزن و چەنادان مافی خەڵکیان زەوت کردو فلان و بێوان تەماشاکەن، ئەمانە پارەکانیشیان لەم 2 بنەماڵەیە وەردەگرن کە ئەمانە پێیان بڵێن گوایە ئەلمانینە، لە ڕاستیدا ئەمانەش نازانم چەند ئەلمانینە. ئەمە لە ساڵانی ڕابردوودا گۆڕانکاریەکی لەگەڵ خۆی داهێناوە کە هەژمونی ئیسلامی سیاسی زۆر بەهێز بووە و زۆر کەس لی ئەترسێ و حیسابی بۆ دەکا. یعنی تەماشاکە من چەندین ڕەفیقی منداڵمانە، خزم و کەسمانە، بەرپرسیاری گەورەی پۆلیسە لە ماڵەکەی خۆی و لەگەڵ ڕەفیقەکانی بەنهێنی دەخواتەوە، بەڵام ناچارە ڕۆژانی جێژنە و ڕۆژانی جومعە بچێتە مزگەوت بە درۆ نوێژێک بکە. حاکم دەناسم، 3-4 حاکم دەناسم، ئەمە هەمان کێشەیان هەیە. مەسەڵەن یەک لەو حاکمانە چەند ساڵێک بەڕێ ئێستا هاتە ئێرە لەگەڵ ژنەکەی تەماشام کرد، ژنێکی بەبێ ئەوە کرا و بەبێ حیزاب و شتیوە ئیتر هاتە ئێرە و لێرە بازاڕی خۆی دەکرد و دەچوە هەموو شوێنێک، هەموو ئەو شوێنە گەشتیارانەی کە مسلمانە ئاساییەکانیش بۆی ناچن ئەو بە سربەستی دەچوە کۆنسێرتی موزیک، دەچوە شوێنەکانی شانۆگەری کە ژنەکان بە نیمچە ڕووتی شانۆگەری دەکەن، دەچوە شوێنی باڵێ. بەڵام کە چوومەوە کوردستان ئەمەم بینی تەواو پێچەوە نەبوو، هەروە دەزانی ژنەکەی عەلیبا پیرە ببورن کە ناوم بەکارهێنا، مەبەستم بەتەنیا نمونە بوو. ئیتر ئەمانە هەمووی نیشانمان ئەدەن کە لە ناو کۆمەڵگای کوردی عێراقدا هەژمونی ئیسلامی سیاسی زۆر بەهێز بووە، چونکە وەکو وتمان دەسەڵاتێکمان هەیە چی نییە دیار نییە، ئەو دەسەڵاتە تاڵان چییە، هیچی دیکە نییە.
تاڵان چیە داگیرکەرە هیچی دیکە نیە یان یەکێتی و پارتی مەبەستمانە لە ڕێی فکریەوە زیاتر مەبەستمانە جگە لە داگیرکەری هیچی دیکە نین تا داگیرکەرێکی ئابوورین چەتەی ئابوورین لە ڕێی فکرەوە شتێک نییە ئینسانی عقلیشیان لەناو خۆدا نەهێشتووە و تەماشا دەکەین لە هەردوو لایەندا ململانەی ئامۆزاکان و ئەملاو ئەملاشی هاتۆتە سەر و لە شوێنێکدا کە تاڵانی ئابووری هەبوو لەوێدا بەڕەڵایی فکری و عقل و منطق دروست دەبێ ئیترە تۆ چەند چاوەشێکی ڕۆژنامە نووسی زۆر بڵێت پێویستە و چەند کەناڵێکی تەلەڤیزیۆنی هیچ پوچت پێویستە و ئەمانەش ناتوانن ئەو بۆشاییە مۆڕالی و ئەخلاقی و ئیدۆلۆژی و فکریە پڕ بکەنەوە لە هەمان کاتدا چەپەکانمان هەن چەپەکانیش ئیتر چەپ لە هەموو دنیایەدا لەناو قەیرانێکی زۆر گەورەی فکریدایە پێویست ناکە لێرەدا باسی بکەین ئەو ئاکرێ لە بەرنامەکانی ئایندەدا باسییان بکەین و لە هەمان کاتدا ناسیۆنالیزمی کوردیمان هەیە ئەگەر خۆی واش نمایش بکە کە لە دەرەوەی ئەو دەسەڵاتدارەیە بەڵام چەند لایەنێک نابینی یەک لەوانە ئەوە نابینی کە ناسیۆنالیزمی کوردی هەر لە مەهاباتەوە هەتا وەکو ئێستا لە ژێر کاریگەری ناسیۆنالیزمی فارسیدایە ناسیۆنالیزمی فارسی کۆن تەماشا دەکەین بەردەوام کێشەیەکی هەیە بۆ ئەوەی ئەتۆ ئێران پارێزبی کولتوری ئێران بە پارێزی دەبێت ئێران لە تەوژمی ئایدۆلۆژیای ناسیۆنالیزمی عەرەبی و ئیسلام ڕزگار بکەیت چونکە ئیسلامەکەش پێیان وایە ئیسلامی عەرەبیە ئیسلامیشیانی عەرەب ئەوان وای بۆ دەچن هەر لە بۆ هەندێک دەبینی ناسیۆنالیزمی کوردیمان هەیە دەقەکانی زەردەشت دەداتە پێش هەر لە بۆ هەندەیە نەوەکو ئەوانە لەسەر بنەمای کولتوری خۆجێیی لەسەر بنەمای ڕیال پۆلەتیک دەتوانن فکرێکی ڕیالیستر دروست بکەن بەڵکو لەسەر بنەمای کاردانەوەیە و لەسەر بنەمای کاریگەری ئایدۆلۆژیای ناسیۆنالیزمی ئێرانیە لەلایەکی دیکە تەماشا دەکەین ئەمانە هەتاوەکو ئێستا ئەو کێشە قوڵە نابین کە ئێمە لە سەردەمی لە دوای ڕووخانی میرەکاندا کوردستان بەخۆیەوە بینیوێتی میرەکان هەروەکو هەموو میرەکانی جیهان لە سەردەمی فیوداڵیدا لە بەرامبەر دەسەڵاتی لە بەرامبەر دەسەڵاتەکاندا بەردەوام لە ملانێدا بوون بە تایبەتی هەردوو دەسەڵاتی گەورەی سەفەوی و عوسمانی لە ملانێدا بوون شەڕیان کردووە بەڵام تەماشا دەکەین لە ئیتر لە سەردەمانێکدا ئەمانە تێک دەشکێندرێن کە دوایین ڕاپەڕینی ڕاپەڕینی میرەکانی بۆتانە کە ئەمانە دەشکێندرێن هەڵومەرجی تەماشا دەکەین هەڵومەرجی لە ڕاستیدا بە تایبەتی لە سەردەمی کامەران بەدرخاندا هەڵومەرجێکی ئەوە هەیە کە بۆرژوازیەکی کوردی دروست ببێ هەوڵیش ئەدا بەڵام لە دەرەوەیە چونکە ئیمپراتۆریەتی میری بابان بە تەواوەتی هەژمونی خۆی لەدەستداوە لە دەرەوەن ئەمانە لە قاهیرە و لە لوبنان و لە سووریا و لە فەڕەنسا کار دەکەن لە ناوە خۆدا تەماشا دەکەین بە تایبەتیش دەوڵەتی عوسمانی ئەم کاتە شێخەکان دەداتە پێشەوە هەبوونی شێخەکان بە تایبەتی شێخە نەقشبەندیەکان ئێمە دەزانین لەگەڵ پرۆسەی داگیرکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هیندستان لەلایەن ئینگلیزەوە دەستی پێ کردووە یعنی مەبەستمان لە تەریقەتی نەقشبەندی خالیدیە زیاتر لەوێوە زیاتر دەستی پێ کردووە و ئەمانە ململانەیەکی گەورەیان لەگەڵ تەریقەتی قادریدا هەبووە چەندین ساڵ بە تایبەتی لە ناوچەکانی ئێمە لە ناوچەی سۆراندا لە سلێمانی هەتاوەکو دەگاتە نزیکی هەولێر و کۆیە و ئەمانە بەردەوام ململانەیەکی زۆر گەورە هەبووە و ئەمانە ئیتر لە دوای ئینگلیزدا عوسمانیەکانیش
دەستیان بۆ درێژ دەکەن و ئەمانە دەکەنە ئەلتەرناتیفی میرەکان چونکە میر لە ئەوروپا تەماشا بکە لە ئەوروپا ناسیۆنالیزم چۆن دروست وە لە ئەوروپا دەسەڵاتی میرەکان هەبووە لە سەردەمی ڕۆمادا لە سەردەمی کلێسادا و دوای ئەوە میرێک تەماشا دەکەیت دەسەڵاتی خۆی هەژمونی خۆی بەسەر میرەکانی دیکەدا دەسەپێنێەوە لە کۆتاییشدا تەماشا دەکەین دەوڵەتی نەتەوەی دروستە بێ وانیا لە کوردستانیشدا لە سەردەمی بەدرخانیەکاندا شتێکی بەو شێوەیە دەبینین بە تایبەتیش ئەگەر لەسەر تێکستەکانی کامەران بەدرخان قوڵ ببینەوە و لە شەڕی نێوان کامەران بەدرخان و شێخ عەبدولقادری نەهریدا قوڵ ببینەوە کە شێخ عەبدولقادر لە دوای کوشتنی باوکی دەبێتە کارمەندێکی دەوڵەت لە ئیستانبول و ئەندام پەرلەمانیشە و لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئۆتۆنۆم خوازە ئۆتۆنۆمی دەوێت ئەوانە ئۆتۆنۆمیان دەوێت چونکە دەزانن جیابوونەوەی ئەوان لە دەوڵەتی عوسمانی واتە سەربەخۆبوونی ئەوان ناسیۆنالیستبوونی ئەوان جیابوونەوەی ئەوان لە دەوڵەتی عوسمانی دەسەلمێنێ جیابوونەوەی ئەوانش لە دەوڵەتی عوسمانیدا وا دەکا کە دەسەڵاتی شێخەکان لاواز بوێ بە تایبەتی شێخان نەقشبەندیە خالیدیەکان کە بنەماڵەی نەهری بنەماڵەی قازی محەممەد ئەوانە هەمیان لەسەر ئەو ڕێبازرن بنەماڵەی بارزانی هەتاوەکو دوای جگەلەوەی کە بنەماڵەی تاڵابانی قادرین وانە و ئەمە قۆڵاییە فکری و چینایەتیەکەی شێخەکانمان نیشان دەدا کە ئەمڕۆکە بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆڵی ناسیۆنالیزمی کوردی دەکەن لەم هاباتەوە بگرا تاوەکو بزوتنەوەی بارزانی و ئەمانی دیکەش لە بابانەوە هەتاوەکو بزوتنەوەی تاڵەبانی کە ئەوان پێیان دەگوت شۆڕشی نوێ ئەو بناغە چینایەتیە بۆم شیکردنەوە کە لە سەردەمی عوسمانیەکاندا چۆن بووە کاتێکی ویستیانە یەکتری بکوژن چوونەتە لای پاشای عوسمانی یەکتریان بە کوشتن داوە جاسوسیان لەسەر یەکتری کردووە و هەرگیزنیان ویستووە جیا ببنەوە لەبەر ئەوەی بە جیابوونەوەیان بناغە مادیەکەیان هەڵدەتەکێنرێ و هەڵدەوەشێتەوە چونکە بناغی شێخایەتی ئەوەیەوە بەردەوام بەرژەوەندی خۆیان لە لای ئەوانەدا بینیوە ڕەنگ بێ هەندێک کۆڵکە خوێنەوار بێن بڵێن ئایا ئەی عەبدولسەلام بارزانی بۆ ئیعدام کرا عەبدولسەلام بارزانی بۆ ئیعدام کرا لە بەرەوەی لە دەرەوەی دەسەڵاتی عوسمانی لە دەرەوەی ئێرادەی دەوڵەتی عوسمانی پەیوەندی لەگەڵ ڕووسەکان بەست بوو ئیتر شتێکی زۆر بەسیتە ئەمانە ئەمە قبول ناکەن خۆ لەسەر بنەمای چینایەتی نەبووە هیچ کاتێک هیچ یەکێک لەمانە لەسەر بنەمای چینایەتی هەڵنەستاون بڵێن پێگەیەکی دیکەی نوێ بۆ خۆیان دروست بکەن جا ئەو ناسیۆنالیستە کوردانەی کە ئەمڕۆ دژایەتی حاجی کاروانێکی نەخوێندەواری جاهیلی خەلەفاوی ئیخوانی ئیسلامی دەکەن نابێ ئەم دەقا ناسیۆنالیستیانە بەکاربێنن دەبێ ئەمە ڕەچاو بکەن ئەتۆ بەوە ناتوانێت کێشەکەت چارەسەر بێ ئەتۆ دەبێ ئەوە ناتوانێت لە چوارچێوەی ئەو پاشخانە ئیدۆلۆژی و فکری و چینایەتیەی ناسیۆنالیزمی کوردی کە لایەکی لە ژێر کاریگەری ناسیۆنالیزمی ئێرانیدایە ڕەچی لە عەرەب و ئیسلام دەبێتەوە لە لایەکی دیکەش ڕێگێکی لە بۆ شێخەکان دەگەڕێتەوە کە لەو سەردەمانەدا تەماشا دەکەین شێخ عەبدولقادر لە هەر کەسێک زیاتر دژایەتی بیرۆکەی کامڕان بەدرخانی کردووە کامڕان بەدرخان بەردەوام باسی سەربەخۆیی دەکا باسی جیابوونەوە دەکا و ئەم دەچێتن ئەمزارە باسی شتێکی کە دەکا کە لە ڕاستیدا ئۆتۆنۆمیە و هەردواییش ئەو ئۆتۆنۆمیەش سەری خواردو عوسمانیەکان لە سێدارەیاندا لەو چوارچێوەیەدا مرۆڤ دەبێ بتوانێ لەسەر بابەتەکان بڕوانێ کاتێکی خۆش ڕێز و سڵاو